مرۆڤ دەبی حەز بە ئازاری بەرامبەری بکە دکتۆر دەبی ئازاری بەرامبەری لا بدا بەڕاستی ئەوەیە دکتۆر ئەگەر دکتۆر ئازاری بەرامبەری لا نەداتن یعنی چ دکتۆری چییە ینی بزانە ئەمن ئێستا کە عمرم نزیکەی 45 ساڵە دڵنیامە ناگەمە 90 ساڵی چونکە ئەمن باب و باپیرم نەگەیشتینە 70 ساڵیش نەگەیشتنە 6 ساڵیش بکە باب و باپیرم هەردووشیان لە پاش پەنجای وفاتیان کردیە ئەگەر زۆر بژیم لە سەڵی ئاودوی ناکەم هەر عمری پاش 100 ساڵی هەر خۆش نییە زەخت و سوکەری و یان بێتاقەتی و ڕۆماتیزم و ئەستن اختیار موشیلان هەیە کە پیساییان پێ ناکرێتن چکە جولیان کەم دەبیتن هەر خۆش نییە تەمەنی پاش 100 ساڵی هەر تووشی بێتاقەتی دەبی گریمان ئێمادەم ئەمن دەمرم وەچی مردم یەکەم شت لێم دەستینەوە چییە لە قەبەکەمە ئەو دالەی لە پێشمە کە ئەو دکتۆر دلێرە ئێستاک پێم برێ دلێر لەوانەیە پێی تۆڕە ببم برێم ئەو ڕێزی لێ نەگرتم کەچی من 18 ساڵ بەس دلێرە بوویمە کەس پێی نەدەگوتم دکتۆر هەتا چوومە کولیەت تۆپ لە تاکو و توک مەسەد گۆتیتیان دکتۆر وەچی لە کولیەت تۆپیش بووین هەر بە دلێر بانجان دەکردین دوای وەچی نزیک تەخەڕوزی بووینەوە ئەو دکتۆرەمان پێوە نووسا کەواتە ئەو دالەیە لەوانەیە لەوەندە کەسی دەعبابی لەوەندە کەسی نەعمەت بی لەوەندە چی نقمەت بیتن بەس دڵنیا بە یەکەم شت کە لێم دەستینەوە ئەو دالەیە لە پاشانەکە چم لێ دەستینەوە هەر لە غورفەی کە دەمشۆن پۆکێت مەنی و پارێ بەرکم و مۆبایلەکە و سیارەکەم لێ دەستینەوە دەدەنە کەس و کارم ئەو سەروەت و سامان و ئەملاک و ئەشتانی کە کۆش بکەم و هەمی دەبیتە میرات یعنی ئەوەی کە کەسبی دەکەم نایبم لەگەرە خۆم کەواتە یەک طریقە هەیە کە بتوانین بیبێن لەگەر خۆمان ئەویش حەوالەکردنە لە بۆ قیامەتی یەک دەرکێ حەوالەمان هەیە کە بیبینە ئەو دیوی ئەویش چییە ئەویش نەخۆشی فەقیرە بە نەخۆشی فەقیر دەتانم ئەوەی هەیتم حەوالەیەکەم لە بۆ قیامەتی خۆم ئەو جەو کەسە ژیرە حەوالەی دەکا